سڵامان هەیە بۆ هەموو لایەک هیوادارین کە وردە وردە بچینە ناو قسە و باسەکانی ئەم شەو بە ڕێزان و خۆشەویستان. هەمووتان بەخێر بێن سەرچاو، بەخێر بێن سەرچاوانی ئارام ئەحمەد هاتن. ئەم شەویش کۆمەڵی قسە و باسمانە بێت لەسەرەوە بابەتەی دوێنێ بڵاوم کردەوە هەموو هێرشەی نامردانەی کرایە سەرم. لەبەرەوە ئەم شەو وەڵام بە کولی ئەو مۆزوعانە ئەدەمەوە هیوادارم کە بتوانین ڕاو بۆچوونەکانی خۆمان بڵین. دەنگیشم زۆر زۆر باشە و هیچ عیبێکی نییە. هەمووتان بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد هاتن. چەند دەقیقەیەک وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە و کاتە ئەچینە ناو قسە و باسەکانەوە. بەخێر بێن سەرچاو. یاخوا بەخێر بێن عەزیزان و خۆشەویستان. بزانم بە شتەکەم استراتیژی بێت باشە. بەخێر بێن سەرچاواتن خۆشەویستان. یەک دوو دەقیقە ڕواوەچین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە و ئیترچینە ناو قسە و باسەکانی خۆمانەوە شەویش بزانین چیمان پێ ئەم شەو وابیڵین. بەخێر بێن. بابزانم بە عینەکەکەمەوە چۆنم بەڕێزان. دەم ئەیتەقێنە یان نا؟ نانە باشە باشە خراپ نییە کاگەرە مەحمەوە عیبی نییە بەخۆ. عەزیزان خۆشەویستانی من، ئەم شەویش کۆمەڵی قسە و باسان بۆ کەم و لە دواییە بەخواتان ئەسپێرم. دوێنێ من نووسینێکم بڵاو کردەوە کە باسێکی بوو لەسەر کۆمەڵێک کاری ئابڕووبەرانەی هەندێک ئەندام پەرلەمان، چەند گەمژێنراوێک یا چەند کەسانێکی سادە و نەزان داوای بەڵگەیان لێکردم لە کاتێکدا من زانیاریم نووسیوە. بۆیە ئەمەوێ ئەم شەو لەسەر چەمشی بەڵگە سەرەتای باسەکەم بە هەندێک قسە و باس دەست پێ بکەم و بڕۆمە ناو مۆزوعەکانەوە. بەر لەوەی بچمە سەر ئەم باسە ئەمەوێ بە هەموو ئەوانە بڵێم کە داوای بەڵگەیان لێکردووم. باش گوێ لە قسە و باسەکانم بگرن. ئێوە بەڕاستی ئێوە ئەگەر بە فیعلی خوێنەر و خەڵکی عاقڵ بوونایە لە خۆتانە پرسی بۆچی سەرۆکی پەرلەمان بڕیاریدا پارلەمانتار بۆی نەبێ بەتەنیا هیچ پرۆژەیەک بەسەر بکاتەوە؟ ئایا لە هیچەوە ئەم بڕیارەی یاوە؟ یا ئەم برادرانە کەتنیان کردووە بۆیە سەرۆکی پەرلەمان ئەو بڕیارەی داوە کە هیچ ئەندام پەرلەمانێک بۆی نەبێ سەردانی هیچ پرۆژەیەک بکات؟ بۆچی لە خۆتان نەپرسی؟ بۆ سەرۆکی پەرلەمان هەر لە خۆوە بۆ پار ئەمەی نەکرد؟ بۆ 2 ساڵ بەردەیسە نەکراوە ئەمە؟ کەواتە وەکو کورد ئەڵێ ئەم ماسە بێمونیە. باشە. پاشان سەرۆکی پەرلەمان مەبەستی چییە کە کاتێک ئەڵێ خێرە کە پەرلەمانتار ئەنێرین بۆ لای وەزیرەکان ناچن، ئەڵێن با خۆیان بێن بۆ پەرلەمان، بەڵام بەپێی خۆیان ئەچن بۆ لای خاوەن کۆمپانیاکان. ئەمە قسەی سەرۆکی پەرلەمانە، خۆ قسەی من نییە کاک. ئام هەموو گوێنتان بۆچی بە منە؟ باشە عەزیزان، بەڵگە لەمە ڕوونترە بۆ ئەوەی ئەو پەرلەمانتارانە داوای پارەیان لە کۆمپانیا کردووە نەبێت چیتر هەیە لە مۆزوعە لە حەقیقەتە. بۆچی سەرۆکی پەرلەمان ئەم قسانەی کردووە ئەگەر مەسەلەکە ئەمە نییە؟ بەڵگەی بەهێزتریش بۆ ئەو گەمژانە ئەوەیە سەرۆکی دەستەی وەبەرهێنان بە شەخسی چووەتە پەرلەمان سکاڵای لە دەستی ئەو پەرلەمانتارانە کردووە کە گەڕ بە خاوەن کۆمپانیاکانەکەن و داوای پارەیان لێکن. ئەمە بەڵگە نییە؟ ئەی چییە؟ بۆچی سەرۆکی دەستێ بەهێنان چووەتە پەرلەمان سکاڵای تۆمار کردووە لەم ئەندام پەرلەمانانە کە ئەچنە لای کۆمپانیاکان بۆ پارە وەرگرتن؟ خۆ ئەمە قسەی خۆم نییە کاک، قسەی خۆم نییە. خاوەن کۆمپانیاکان خۆیشیان چوونەتە پەرلەمان وەهانەیان بۆ سەرۆکایەتی پەرلەمان بردووە. بەڵگە لەمە زیاتر چیتر هەیە زەحمەت نەبێ؟ ئێوە ئەتانەوێ ڕسمی ئەو پەرلەمانتاراتان بۆ بڵاو بکەمەوە کە دەستیان لە ناو گیرفانی کۆمپانیاکانەیە، لە ناو گیرفانی قەیوان و ئەمانایە. وەڵڵا وەبیللا ئەوەیش بکەم هەندێک لەم گەمژانە ئەڵێن بەخوا ئەو ڕسمە فۆتۆشۆپ و ئەسڵ ئەساسی دیە. کابرایشی وەکو عەلی حەمە ساڵح
خولی پێشوو 49 ملیۆن دیناری خانەنشینی وەرگرت و ئێستاش پەرلەمانتارە کاتێکیش پێیانوت ئەو پارەی وەرگرتۆ حرام و مافی تۆ نییە وتی کردومە بەخێر ئاخر خێر لە پارەیەکەکەی کە مافی تۆ نییە بەکرێکاری پێوە کردووە بە پێی کام شەرع و قانونیەک ڕێگەی پێیاوە تۆ ئەم پارەیەکەی بەخێر ئەگەر ئەوە بەڵگەی گەندەڵی و لادان نییە ئەی چی بەڵگەی گەندەڵی و لادانە زەحمەت نەبێ بۆیە سەبارەت بە مەسائلی بەڵگە من کۆمەڵێک تێڕوانینی خۆم هەیە من هەرگیز لە قسە و باسەکانمان نامەوێت لە بایەخی بەڵگە کەمکەمەوە بە تایبەت لەم دەور و زەمانەیە کە هەزاران تۆمەت ئەدێتە پاڵ خەڵکانێک کە بەشێکی ڕقوچینەی شخصیە و هەندێکی بۆ تەسقیتی سیاسی و کێبڕچەی نائەخلاقی و نەرەی حیزبیەکانە کە لە باشووری کوردستانە ئەمڕۆ برەوی هەیە بەڵێ گومانکردن و باوەڕ نەکردن بە هەموو شتێ زۆر جار ئەو پەڕی عەقلانیەتە بەڵام با من لە ئێوە بپرسم ئایا مەرجە هەموو تۆمەتبارکردنێ باوەشێک بەڵگەی لەگەڵا بێ بێگومان نەخێر چونکە هەندێ بابەت هەن ڕاستیەکەی ڕۆنن واقعێکە و لە بەرچاوە و خۆی بەڵگەیە بۆ ڕاستی و دروستی تۆمەتەکان بۆیە تێگەیشتنی من بۆ بەڵگە ڕاستیەکەی لەم خاڵە جەوهریانە خۆی بینێتەوە کە بۆ ئەوەی باسەکەم من لە ئێوە پرسم خۆشەویستان هەتا ئێستا کەس لە ئێوە نێشیرەفان بازانی بینیوە لە کاتی فرۆشتنی نەوت و وەرگرتنی پارەکەیە ئێوە وەزیرێکی حکوومەتتان بینیوە لە کاتی دزیکردنە ئێوە سەرانی پارتی یەکێتی مەسعودتان بینیوە لە کاتی دزیکردنە خۆ ئەوەی هەیە بەم تەفسیرە ئێوە بێ هەمووی وتیوتیە باشە ببورن باوە داخەم ئەمە هەمووی وتیوتیە باشە ئەمە مانای ئەوەیە کە ئەمانە هیچی ڕووی نەداوە و ئەمانە دزنین و ئەمانە گەندەڵین کەواتە قسەکردن لەسەر کۆمەڵێ واقع پێویستی بە هیچ بەڵگەیەکی نییە بەڕاستی هەمومان ئەزانین کە بنەماڵی بازانی سەدەر عوسمانی ترۆر کرد مەسعود و مەسعود ترۆریان کرد بەڵگەشمان پێ نییە بەڕاستی ئەی زانین کە ئەوان کوشتیانە ئەزانین کە یەکێتی کاوە گەرمیانی کوشتووە بەڵام هیچ بەڵگەیەکیشمان نییە باشە ئەمانە ڕاستین لەبارێکی ترە ئێمە هەمومان خوشک و برامان هەیە من خۆم 6 برام هەیە لەگەڵ 4-5 خوشکە خۆ ڕۆژێ لە ڕۆژان دایک و باوکممان نەبینیوە شتێ بە یەکەوە بکەن بەڵام کە نەمان بینیوە مانای ئەمە چییە مانای ئەمە ئەوەیە کە هیچیان نەکردووەم دایک و باوکانی ئێمە قابیل ئەو عالەمە ئەم هەموو خوشک و برایە لە شۆتەوە دەرەوە زەحمە نەبێ قسەکە ئەوەیە شەد نییە هەر شتێک بەچاو نەیبینی یان بەڵگەی نووسرا و بینرا و بەدەستەوە نەبوو ئیتر ئەمە بوونی نییە شتی وان نییە بەڕاستی باشە هیچ کەسێک لە ئێمەمانان بە نمونە خودامان نەبینیوە لە کاتێکدا زیاتر لە ملیارێک موسڵمان بەخۆشمەوە و زیاتر لەمەش لە کریستان و ئاینزاکانی تر باوەڕێن بەخوا هەیە خدا وجودی هەیە باشە بۆیە عەزیزان پەرلەمانێ نەتوانێت بچووکترین ئەرشی ئاسایی خۆی ڕاپەڕێنێ و یاسایە لە بەرژەوەندی خەڵک دەرکە ئەو پەرلەمانە بەس بۆ تێهەڵدان باشە بۆ شارەزاییتان باشە بەس بۆ تێهەڵدان باشە بۆیە من لە نووسینەکەی شاوتومە تاوان و بەدکاری هەمیشە تاریکاییە ئەکرێ باشە بۆیە ئاشکراکردنی زەحمەتی زۆری دەوێت ئەمانە لە وەست زەحمەتر سەلماندنیەتی لە کۆمەڵگەیەکی تەمەڵ و دواکەوتی وەکو کوردستانی ئێمەیە بەڕاستی باشە کە بەشێکی زۆری خوێنەوار و نەخوێنەوارەکەی بوونەتە کۆیلێ باشە و شانازی بە کۆیلەبوونی خۆیانەوەکەن بەڕاستی باشە بەشەر هەیە بۆ 100,000 دینار ڕۆژانە بەرجێن بە ئارام مەحمەیە ئیش و کاری هەرەوەیە بۆیە عەزیزان هەمووتان ئەو ڕاستیە تێبگەن ئەوەی ئەم بابەتەی وروژاندووە من نەبووم وەکو ئارام ئەحمەد ئەوەی ئەم بابەتەی ئاشکرا کردووە سەرۆکی پەرلەمان بوو کە کارێکی زۆر باشی کردووە و من وەک کابرایەک کە بڕوام بە حەقیقەت هەیە لە چەند ڕۆژێکە بە دواداشتنم بۆ ئەو مۆزوعە کردووە و دوایی لە قاومەوە باسم کردووە باشە بۆیە ئەوەی کە من بڵاوم کردەوە دوێنێ کە ئەم هەموو سوکاتێن پێکان لیان قەڵەم فرۆشێکی وەکو عەلی حەمەد ساڵح و کۆمەڵێک لات و پووتەوە یەک قسەی خۆمی تێدانێ بۆ شارەزاییت تەحەدای گەورە و بچووکیشیان ئەەکەم بڵێن ئەوەی کە تۆ دوێنێ ڕاز نییە باشە من هیچ ئیشێکم بەوە نییە بێم دژایەتی عەلی و وەلی و ئەم بابەتانە بکەم ئەمانە زۆر لەوە قەسەمترن بەڕاستی من حسابی بەشەریشیان بۆ بکەم باشە
بابا والله ئەمانە بەنسبەتی منەوە بە جۆرێ ئەمانە داوەشاون بە جۆرێ داڕزاون ئەسڵەن ئینسان گوناحە ناویشیان بنێت باشە بەڵام چونکە خەمی ئەو خەڵکەمە نامێت دەستیان لەزات ببڕێن بۆی ئەو بابەتانە ئەو ڕوژێنم و خەڵکی لێ تێگەێنم باشە من بابەتێکم بڵاو کردەوە کە وەکو وتم سەرۆکی پەرلەمان پێشتر ئەم بابەتی ڕوژاندووە من نەمڕوژاندووە کاکە ئەسڵەن بابەتەکە هیچی من نییە نووسینی من نییە بابەتەکە تەنها زانیاریە کە لە پەرلەمان هێناوە بڕۆم کردوتەوە واتە سەرۆکی پەرلەمان خۆی ئەڵێ ئەم کەسانە ئەم بەشەرانە پاریان بۆ لە هینەکان لێی قەدەخە کردوون کە عەلی حەمەساڵح بۆی نییە بڕۆتە سەر پرۆژەیەک لەبەرەوەی پارە لە خەڵگەسەن سەران لە خەڵگەسەن ئەڵێ پارەمان بەرێ باسی ناکەین لە میدیاکانە باشە ئەمانە شەڕەکەن لەسەر ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیا پارە پێیاکەن بەڕاستی باشە ئەم مەسەلەکە من چەندین ساڵە هاوارەکەم بۆچی قەیوان هەموو مەنتیقی سلێمانی خواردووە کەس باسییان ناکرد لەبەرەوەی کە هەمویانی کڕیوە ئەمانە بە پارە بەڕاستی هەمویانی کڕیوە باشە باشە هیچ کەسێ لەمانە قەرەی ئەم هەموو کۆمپانیایە ناکێ بە تایبەتی قەیوان کە بە ئاشکرا چەتە و دزە و مافیایە و ماڵی خەڵکیان تاڵان کردووە بۆیە عەلیەکان و زۆری تر کەیەن گوایە بە ئاشکرا شەڕی گەندەڵی ئەکەن زیاتر بۆ دروستکردنی فشار و سەرانە وەرگرتنە لە کۆمپانیەکان و لەو مەسئول و لەو سەرکردەی سیاسی حیزبەکانی کوردستان هەمیان بەوە بەڕاستی دەوڵەمەند بوون و پاریان پێ کردووە بۆیە دووبارە یەکەمەوە ئەو بابەتی من دوێنێ بڵاوم کردەوە کە ئەم هەموو بێحرمەتیە پێگەلان کۆمەڵە چەتەوڵی ساختە چیەوە یەک دێڕینی ئارام ئەحمەد نییە بەڵام هەر هەمووی ڕاستیە باشە بۆیە عەلی حەمەساڵح سیخوڕی پاراستن و پیاوی قەیوان ناتوانێت بە کەفچراندنی لالەخاوەی تێکەڵی کات و بڵێ وەڵا ئەوانە وانییە باشە بەڕاستی ناتوانێت ئەوە پوچەڵ کاتەوە هەموو دوێنێ لەو پەرلەمانەیە باسی ئەم مۆزوعی من بوو کە وروژاندم بەڕاستی باش نییە سەرۆکی پەرلەمانەکەیان لە هەموو کەس باشتر ئەزانێ کە ئەوەی ئارام ئەحمەد وتوێتی هەمووی ڕاستیە باشە هەموو ئەندام پەرلەمانەکان سەرۆکی دەستەوە بەرهێنان باشە هەموو ئەمانە تاکید لە مۆزوعاکەنەوە باشە کە ئەمانە پارە وەرەگرن لە کۆمپانیا و شەڕ بە هەمویان ئەفرۆشن لە پێناوی پارەیە نەک ئەوەی خەمی کەشفکردنی گەندەڵیان هەبێ بەڕاستی اینجا هەمومان ئێوەیش ئێمە لە پەرلەمانە عەلی حەمەساڵحمان بینی چۆن تەنگە نەفەس بوو باشە خۆی باسی کرد ڕووی کردە سەرۆکی پەرلەمان بە سەرۆکی پەرلەمانی وت بڕیاری ڕێگەگرتن لە پەرلەمانتاران بۆ سەردانیکردنی کۆمپانیا و پرۆژەکان بڕیارێکی دژی پێڕەوی ناوخۆی پەرلەمانە باشە واتە هەموو ئەندام پەرلەمانێ بۆیە هەیە سەردانی پرۆژە و کۆمپانیاکان بکە ماناکەی ئەمە چیە بە ویجدانتان ئاڵێم باشە واتە ئێوێ سەردانیان بکە بۆ جیرفان پڕکردن سەرۆکی پەرلەمانش ئەوێ قەدەخەیکە چونکە ئەزانێ ئەمانە ئەچن پارە کۆکەنەوە لە شوێنانە باشە جانە هەمووی خۆشتر هەر ئەم عەلیە لە پەرلەمانە بە ڤیدۆ هەیە داوای ئەکرد کە خاوەن کۆمپانیاکان ڕوبەڕووی بکرێنەوە باشە عەلی حەمەساڵح باشە ئەگەر تۆ ناوە نەهاتووە ئەگەر تۆ پارە وەرگرەکانی بۆچی داوای ڕوبەڕووبوونەوە ئەەکەی لەگەڵ خاوەن کۆمپانیاکانە ئیشی بۆ مۆزوع چیە زەحمەت نەبێ ئەگەر گومانی لە خۆ نییە ئەگەر وەرێ نەگرتووە ئاخر توو شەرەفتان ئەوە قسەی پەرلەمانتار و ئیشی پەرلەمانە ئەوە گەورەترین بەڵگەی ئیفلاسی و تێوەگلانی عەلی و ئەو پەرلەمانتارانەیە لە کۆمپانیاکە باشە هەرچەندە عەلی لە خولی پێشووی پەرلەمانیەکەیشەوە باشە ئەوە ئیشێتی و مانگانە 5 ملیۆن دیناری هەیە لە قەیوان کە پارە وەرەگرێ بەڕاستی مانگانە هەیەتی باشە من هەمووتان ئەزانن ناوی 6 ئەندام پەرلەمانم هێناوە کە تۆمەتبار کراون بە تێوەگلان دۆسیەی کۆمپانیاکانەوە خێرە عەلی خۆی کرد بە سوورەی بەرلەش کرد ئەی بۆ ئەوانی کە گوێیان نایە خۆ هەمویان ناوم هێناون و هەنێکیان پەیوەندیان کردووە هەنێکیان قسە و باس و مناقەشەمان بووە بۆ کەس وەکو عەلی نەکرد بۆ لەبەرەوەی عەلی سەلیمانەکەی بۆ ئەم مۆزوعانە بەڕاستی باشە من وتومە کاتی خۆی دیوانی چاودێری دارایی دۆسیەکی گەندەڵی کە بۆ کۆمپانیای قەیوان کردوتەوە و قەیوان هاتووە بە ڕاپۆرتێ جوابی یاوەتەوە ئەمە لا هەورامانە کە هینی ئەم حیزبەکەی عەلی باپیرە پێم وایە ڕاپۆرتەکەی کرد بە ناوی خۆیەوە بوو بە محامی قەیوان جوابەکەشی ناردەوە بۆ دیوانی چاودێری دارایی پەرلەمان و حکوومەت و عەلی حەمەساڵح لەگەڵ سۆران عومەرە و لەگەڵ مەلا هەورامانە پێکەوە توانیان دیوانی چاودێری
دەمکوت بکەن ئەمانە هەمووی حقیقەتە بۆچی پێتان ناخۆشە ڕاستیەکە باشە لە بابەتەکەیە باسم کردووە بێستون فایەقی پەرلەمانتاری خولی پێشوو و وتارێکی نووسیوە باسی ئەوەی کردووە کە لە خولی پێشوشە کۆمەڵی پەرلەمانتار بەرتیل و شتی گرانبەهایان لە خان کۆمپانیاکە وەرگرتووە باشە کە من ئەڵێم ها بێستون ناڵێ بێستون ناوی کەسی نەبردووە بەڵام من ئەڵێم مەبەستەکە عەلی حەمەد ساڵح و سەلام عومەرە لە گێمی پێشووە ئێشە عەلی هەر بەردەوامە ئەگەر نا من بە کاک بێستون دەڵێم فەرموو پێما بڵێ مەبەستی چییە زەحمەت نەبێ مەبەستی چییە کاکچ ها بێستون ئەڵێ من ناو نابم بەڵام مەبەستی چییە خۆ مەبەستی ئەندام پەرلەمانی چێن ئەوانە زەحمەت نەبێ دەبێڵێ باشە باش نییە و ئێستاش بێستون کورتە ڕوونکردنەوەیشی یاوە تاکید ئەکاتەوە کەشتەکە هەیە بەڵام دەڵێ من ناوی کەس نابم خۆ منیش نەموتووە ناوی کەسم هێناوە قسەکەیشی ڕاست باشە ئەمەش ڕوونکردنەوەکەیەکی خۆشەویستە ئەمەش ڕوونکردنەوەکەی بێستونە کە زۆر کەس بڵاویانە کردەوە فشەفشیان پێوە کرد ئەمە ڕوونکردنەوەکەی ئەوەیە ڕوونکردنەوەکەی بێستون نازانم ئەیبین یان نە بەتەواتی یان نا زۆر بەتان بینیتیانە نازانم زۆر سپیدیارە ئەڵێ لەبارەی بەتیلوەرگرتن و دەستێکەڵکردنی ژمارەیە کۆمپانیا لەگەڵ چەند پەرلەمانتارێک بەندە لەم پەیجە بە چەندێڕێک بۆ چوون و زانیاری خۆم باس کردووە بە ناوی کەسم نەهێناوە نە ناوی کەسم هێناوە نەکاری منیشە کۆمەڵێکۆی ناوهێنان هەر قسە بابەتێک و ناوێک بۆ ئەو نووسینەی من زیاد کرابێ من لێ بەرپرس نیم ڕاستەکە ئەو لێ بەرپرس نییە من بەرپرسم تێگەی ئەو ناوی کەسی نەهێناوە بەڵام بە درۆی ناخاتەوە ناڵێ وەڵا کاکە ژیان ئەو شتە ڕاز نییە ئەندام پەرلەمان ئەمەی نەکردووە کۆن لە کۆمپانیا پارەی وەرنەگرتووە ئەڵێ من باسم کردووە بەڵام ناوی کەسم نەهێناوە و ئیشی منیش لێ لێکۆڵینەوە بکەم قسەکەشی ڕاستە ئەو ناوی کەسی نەهێناوە لێکۆڵینەوەش ناکە بەڵام ئارام ئەحمەد ناوی هێناوە لێکۆڵینەوەشی کردووە کەواتە من و ئەم برادەرە بێستون تەنها یەک جیاوازیمان هەیە هەردووکمان قەناعەتمان بەوە هەیە کە ئەم پەرلەمانتارانە پاریان وەرگرتووە لە کۆمپانیاکان بەڵام جیاوازیەکە ئەوەیە ئەو ناوی کەس نابا لێکۆڵین و مۆزوع ناکە من ناوی ئەبەم لێکۆڵینەوەش ئەەکەم ئەمە جیاوازیەکەمانە ئەو بەڕێی خۆی منیش بەڕێی خۆم بەڕاستی ئەوە ئەمە حقەتە جا من خۆم لەوە دڵنیام بەپێی زانیاری خۆم هەر جەماعەتی ئەم قەیوانە خۆیان لە ئەم بێستون فایەقە باسییان کردووە کە مانگارە پارێتن بە عەلی حەمەد ساڵح و سەلام عومەر لە زۆر شوێنێکیش باسییان کردووە خۆشم ناشارێتەوە بەڕاستی باشە جا کاکە بێستون ئەڵێ من قەیوان ناناسم هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێت کە قسەکانی من و هی بێستونیش ڕاستە بۆ جیاوازیەوە کە من باسم کرد بەڕاستی بێستون ناویان نابە من ناویان نەبم لێکۆڵینەوە مۆزوع ناکە من لێکۆڵینەوە ئاکەم باشە بۆ زانینی هەموو لایەکیش خۆشەویستان هیچ پێویست نییە بۆ لێکۆڵینەوە کۆمەڵی مەواسە ئیلا بێت تۆ کۆمپانیای بناسی یا خەڵکە بناسی پاسی پێویست ناکە لە واقع باشە محەممەد شوکری سەرۆکی دەسەوە بەرهێنان بە شخصی چۆتە لای سەرۆکایەتی پارلەمان و سکاڵای لەسەر بەشێک لەمان تۆمار کردووە کاکە خۆمە قسەی من نییە ئەی هاوار ئێوە بۆ پەرلەمانی منەدەن ئایلەوە سەرۆکی ئەم دەسێ بەهێنانە خۆی چوە بۆ لای سەرۆکاتی پەرلەمان و خۆی سکاڵای تۆمار کردە ئەم مۆزوعانە عەلی هەمویان خۆیان باشم ڕاستی هێزان کاکە بەس حاشای لێکرد لە مۆزوعەکە ئینا من ئەو سەرچاوەیە کشتەکانی بۆ من نردووە لە پەرلەمانەوە لە سەدا 100 دقیقە کەس ناتوانێت حاشای لێکا ئیلا ئەو دز و ساختە چی و پارە خۆرانە نەبێ کە لە شۆ بای بێلێەوە شەرەکەن بەڕاستی باشە بۆیە سەرۆکی دەسێ بەرهێنان تەواوی مەلەفەکەی تەسلیم بە سەرۆکاتی پەرلەمان کردووە و بەرهێنەرەکانی شوتە سەرۆکاتی پەرلەمان وتویانە ئەوەی ئەمانە پێمانەکەن لە داواکردنی پارە و تەحەڕوشکردن هیچ جەردە و ڕێگرێ نێتوانن پێمان بکە یعنی ئەمانە ئاواکن یەن بۆ لای تۆی کۆمپانیا کۆمەڵێشی لەسەر بڵاوەکەنەوە لەگەر پارەمان بێتێ لایە بین پارەمان نێتێ لای نابن ئاوا پارە پێیاکەن بڕاستی ئەمانە عەزیزان هیچی قسەی خۆم نییە لە واقع باشە هیچ گیفانی خۆم دەرم نەهێناوە تۆ بڵێ بەڵگەم بەرێ ئەو نەمی بەڵگەن لە حەقیقەتە لە ڕاستیە هەموو ئەم مەلەفانە لە بەردەستی سەرۆکی پەرلەماندا ئەمە ڕاستیە باش نییە بە نمونە دابانی گۆڕان خواست باشە ئەمیش ماوەیە خۆیە بووە کاسبەکەی عەلی حەمەد ساڵح ئەیزانی پارەی تایە عەلەسەر ئەمانە گەندەڵی ئاشکراکەن باشە ئێوە 15 ساڵە باسی گەندەڵی یەکەن چیتان لە مۆزوعەکە گۆڕیوە خۆ گەندەڵی هەر زیاد دەکەن ئەم شەفشە چێ سەرم عالەمایەکەن ئەگەر پارەی پێپەیانەکەن لە شوێ گەندەڵی لەکوسەر بنە بڕ بۆ عەلی حەمەد ساڵح و تا دابان و چێ ئەلەم بابەتانە زەحمەت
ئەمانە هەساون وتاریان نووسیوە لەسەر کۆمپانیای بەڕێزی مەلا یاسین نووسیوە باشە لەسەر مەسائلێکی گەندەڵی مەلا یاسین هەساوە سکاڵای لەسەر دابان و عەلی تۆمار کردووە بە تۆمەتی ناوەزڕاندن داوای قەرەبووی 300 ملیۆن دیناری لێکردون ئێستا دادگا لە قازانجی مەلا یاسین دۆسیەکە یەکلایی کردوێتەوە ئەبێت دابان و عەلی 300 ملیۆن دینار بن بە مەلا یاسین پۆلەتیک کە هەمووتان ئەزانن پێش من بەڵگەکەی بڵاو کردوێتەوە کاکەژیان ئەی هاوار بۆ بێ بە ئارام محمە بدەن پێش من بەڵگەکەی بڵاو کردوێتەوە کامان ئەویان کردووە ئەمەش بەڵگەکەیە کە پێشتر بڵاو بۆتەوە کە عەلی حەمە ساڵح و ئەمانە ئەو شکاتیان دۆڕاندووە و هیوادارم کە ئەمەش بیبینن و لە پۆلەتیکە ئەگەر نێشی بین خۆشەویستن ئەو بەڵگەکەیە لە پۆلەتیکیش بەڵگەکە دانراوە بەڕاستی تاوانی ئێمە چییە ئەمە لە حەقیقەتە تاوانی ئێمە چییە ئێوە دۆڕاندووتان لەبەرەوەی کە ئەتانێ سەران لە خەڵک سنن باش نییە ئەمەی تر ئاشکرایە ئەمە ئیشی دادوەر بووە ئیشی دادگا بووە و مەلا یاسین چۆشکاتی کردووە مەلەفەکەی ئەمان دۆڕاندویانە دابان هەساوە چۆ بۆ لای مەلا یاسین بۆ سڵح و کوڕوزانەوە وتوێتی ناتوانم ئەو پارەیە بم تازە یەکەی شەجێبوونم کڕیوە قەرزارم باشە کەس نیشمان نایەتێ مەعاشەکە بەشمان ناکە بە کورتی بەنیازی سڵحکردنن باشە ئەمان ئەو مۆزوع داخن و مەلا یاسینیش دۆسێکە داخات و هەنێ پارەیان باتێ بۆی وازی یەکتر بێن باشە عزیزان مەلا یاسین دەنگی دابانی ڕێکۆرد کردووە کە داوای پارەیەکەن لیان باشە خۆ ئەمانە وتارێک نییە کە بۆ چوونی ئارام محمە بێ تا کەسێ بڵێ وەڵا کاکە وانییە باشە سەرۆکی پەرلەمان بە ئاشکرا لە جەلسەی هەموو ئەندام پەرلەمانەکانە جوابی عەلی حەمە ساڵحی دایەتەوە و پێی وتووە بە دەنگی خۆی سەرۆکی پەرلەمان پێیاڵێ ئەڵێ بێزەحمەت بۆ کە پێتان ئەڵێن بشن بۆ لای وەزیرەکان ناچن باشە ئەڵێن با خۆیان بێن بۆ پەرلەمان بەڵام خۆتان بە پێی خۆتان و بەبێ ئەوەی پێتان بڵێن ئەچن بۆ لای وەبەرهێنەر و کۆمپانیاکەن بابەتەکە ڕوونە عەزیزانی من پێش بە قسەی زیاتر ناکە خۆ من نەموتووە ئەم قسە باسانەکە ئەی هاوار باشە خۆ هیچی وتاری من نییە نووسینی من نییە بیرکردنەوەی من نییە هەمووی هی پەرلەمانە کاکەژیان تەنها ئەوەیە من لە شوێنێکی دقیقەوە دەستم کەوتووە بڵاو کردن ناوەکانم هێناوە من تەبیعەتم وایە بەڕاستی من ناڵێم مس ئەڵێ مەسەفا ڕاست و ڕەوان واعلم کاکەژیان ئێستاش زانیاریم لەلایە کە فشار لەسەر سەرۆکی پەرلەمان هەیە بۆی ئەو کەیسە دابخە ئەوەیە لەبەرەوە خۆشەویستان هیچ کاتێ لە خۆتانەوە چۆرانە باوەڕ بە هەموو کەسێ مەکەن شەد نییە ئەوەی قسەی سەر گەندەڵی کرد و دژی وەسا لە ڕووناکاییە هەمان پیاوە بێ لە تاریکاییە بەڕاستی ئەوان لە پشتی پەردە و تاریکاییەوە بەس خەریکی پارەپەیاکردن باشە ئێستا بنمونە لە بیرتانی عەلی حەمە ساڵح ماوەیەک بەس باسی قاچاقچێتی دووگ و جگەرە و هێلکە و ئەم شتانەیە کرد کەچی کۆمەڵی خەڵکی ڕەشەڕوت و داما و ئەیان و ئەی ئافەرم عەلی تۆ باسی ئەم شتانەیەکەی بۆ لەبەرەوەی کە شێخ ئەحمەی نۆکان خزمی عەلیە باشە لەلایەن پاڤێڵەوە دەست بەسەر کرابوو دەرکرابوو و عەلی حەمە ساڵح دژی پاڤێڵ ئەم قسانەیە کرد بەڵام نێوێرە ناوەکەی بڵێ کاتێک کە پاڤێڵ شێخ ئەحمەی نۆکانی بردەوە شوێنەکەی خۆی بۆ کۆمپانیای نۆکان عەلیش وازی لە مۆزوعەکە هێناوە باشە یاریەکە بۆ خۆی ڕوونە ئەمانە کە چۆن یاریەکە ئەی بۆ ئێستا باسی ناکەی قاشاشی دووگو ئەمانە نییە هەر هی هێلکە هەر نییە هی ئەم شتانە هەر نییە هەر هەمووی هەیە بەڵام ئیتر باسی ناکەی لەبەرەوەی کە خزمەکەت هاتۆ سەر قەیوان کە ئەحمە باشە بۆ نۆکانیش پارە و پرۆژە ئەدا بە عەلی و بە دۆستەکانی بۆ خۆیان پارە پێیاکەن باشە بۆ یەک جاری شەهامەتی ئەوەی نەبوو ناوی پاڤێڵ تاڵەبانی بێت باشە عەزیزان چونکە ئێستا عزیزان من وەکو وایە لە ناو یاریەکانە بۆ شارەزایەتی ئەمانە ئاگام لە هەموو شتێکی وردەکاریەیە باشە ئەزانم ئەمانە بەیانیان چیە خۆن نیۆڕان چیەکەن باشە ئێستا عەلی لە ڕێگای مەسئول بازانی و پاراستنەوە لەگەڵ قوبات و پاڤێڵ و شاناس باشە نزیکە دژی باڵەکەی تری یەکێتی لاهور و ئەوان کەچی یەن قاچی بنی دوورە وڵات ئەخێننا ئەم مۆزوعانەوە من ئەزانم ئێوە چۆن یاریەکانەکەن بەڕاستی عەلی ژیان بەرامبەر فڕۆکە بۆچی ئەمشەو باسی زیاتری عەلیەکەم لەبەرەوەی 5 ئەندام پەرلەمانەکەی تر وەکو عەلیان نەکرد باشە نەهاتن ئەوم بێحرمەتێ بە ئارام محمەدکەن پیانەوە بە قازانجێنە بەڕاستی بۆیە کەرامەتی عەلی ئەخەمەشەی پێڵاوەکانی ئێوە بەڕاستی نەکردینی خۆی هی هەموو بنەماڵەکەیشی بەڕاستی باشە ئام عەلیە بەرامبەر فڕۆکەخانەی سلێمانی لە شوقەکانی قەیوانسیتی بوو باشە کە هی قەیوانە دواوەیە کە کەشف بۆ عەلی لەو شوقایە باری کرد چوو بۆ شوێنێکی تر بەفاخری وتبوو من اسمە جێگایەکی تر و ئەوە ئەفرۆشم چونکە خەڵک قسەم پێڵێن شوقەکەی فرۆش و خانێکی تری کرد باشە ئەو خانەش کە کڕی NRT هەمووی بڵاو کردەوە شاشەکەیەوە کاکە خۆ قسەی منیش نییە ئەمە کاکە NRT بڵاوی کردەوە
باشە هەی دەڵڵ بۆچی بە یەک وشە باسی قەیوان ناکەیت ئەسڵەن بۆچی زۆربەی نووسەر و ڕۆژنامەنووس و زۆر ناشەنەکان باسی قەیوان و ئەمانە ناکەن ئەگەر ئێوە نەکڕاون و ئەگەر پارە پێیان ناکەن باشە عزیزان و خۆشەویستانی هیچ توێژێ لە کوردستانی باشوورە بەقەدەر ئەمانە خۆفرۆش و ساختەچی نییە بەدەست بە ڕۆژنامەنووس و ئەندام پەرلەمان و وەزیر و گزیر و ئەم بابەتانە بەڕاستی باشە عەلی من بە تۆ پاراستنیت لەسەر قسەی خۆم سوورم باشە و تا ئێستاش شتێکی ترم نەوتووە کەوانە بێت ئەوەی عیلم بەڕاستی وایە باش نییە ئەوەی زەرەری هەبێ بۆ مەسئول بازانی ئەم عەلیە خۆی لە قەرەنایەوە باسی ناکات باشە نەوتی عینزالە هەمووتان ئەزانن کە مەنسووری برای مەسرور داگیری کردووە کە بای 4 ملیار دۆلارە عەلی ئەزانێ چونکە لە مەسرور نزیکە بە هیچ جۆرە نایەوێت باسی کات عەلی هەتا خۆی لە قەرەی ڕێکەوتنی 50 ساڵەی حکوومەتی بنەماڵەی بازانی و تورکیا باشە ساڵی 2006 عەلی باش ئەزانێ عەڵەم چی ئاری هەرسی عەلی حەمە ساڵح فازڵ نەجیب کە ئێستا لە گردەکەیە لە یەک کاتە ئەمانە بوون بە پیاوی پارتی پاراستن من مەسئولم لە قسەکانی خۆم بەڕاستی چیای نەوشوام سەفا لە لەندەن لە کاتێکدا کە نەوشوام سەفا لە نەخۆشە لە خەسەخانەیە لە ڕێگەی فازڵ نەجیبەوە پەیوەندی بە پاراستن و بە پارتیەوە کردووە لەگەڵ ئەمان ڕابۆچوونی گۆڕیوەتەوە هەر لەم کەناڵەیشەوە فازڵ نەجیبە پەیوەندیەکانی چیای نەوشوام سەفا لەگەڵ پاراستن و بنەماڵەی بازانیە نزیک بوونەوە لە یەکتر دوایش ڕێکەوتنی گۆڕان و پارتی لێکەوتەوە کەس واتیە نەکا کە ڕێکەوتنی پارتی و گۆڕان تەنها عومەری سێ عەلی تاوانبارە بەڵکو چیای نەوشوام سەفا پێش عومەری سێ عەلی لە نەوشوام سەفا مابوو لە لەندەن لە ڕێگەی ئەم فازڵ نەجیبەوە لەگەڵ پاراستن و بنەماڵەی بازانیە عیلاقەی کردووە دەستی ناو دەستی یەک بۆ پارە پیاکردن باش نییە لە دواییشە گۆڕانی برد لەگەڵ پارتیا ڕێکەوتنیان کرد ئەمانە لە من ببیستن بەڕاستی ئەماکان نییە باشە ئەم فازڵ نەجیبە کە پاراستنە و بەڕێوەبەری ڕێگا پێدراوی کۆمپانیای وشەیە کە لە ئێمەیان دزی بوو بە مەڵکی کوڕەکانی نەوشوام سەفا باشە کەشی کۆمەڵە ساختەچی و قەچەچی کۆمەتەوە وڵا ئێمە ئەی گۆڕین و کاک عەلی حەمە ساڵە و چیا و گۆڕان و نازەم بەوتە گۆڕە بڕۆ سەرتان لە بەر بدا بەڕاستی باشە من کاتی خۆشی بە کاک نەوشیوانتم عەلی حەمە ساڵح فازڵ دوو کەسەکەی توتمانە پاراستن نەوشوام سەفاوەتی ئەزانم باشە بەڵام پەیامی پێ ئەنادن بەم لاولایە نەوشوام سەفا ئەمانەی بەکارهێنا هەر لەم ڕۆژانەیە عەلی حەمە ساڵح چۆ بۆ لای پاڤێڵ تاڵەبانی تو وازانی من نازانم نازانم چۆن لە ڕێگەی پاراستنەوە پەیوەست بووی بەو باڵەوە کە پیاوی پارتی ناوچێتیە باڵی قوبا تاڵەبانی پاڤێڵ و شانازی برای محمەد ئەوانە ئێستا ڕۆڵی کۆسەر ڕەسوڵ و ئەمانە ئەبین نهێنی زوو بە تەواوەتی پیاوی پارتی ئەمە ڕاستیەکەیەتی بۆیە شەڕ بە ئارا محمەد فرۆشن عزیزان کۆمپانیای قەیوان طبعا چەندین بەشە یعنی بەشی جیاجیای هەیە یەکێک لەو بەشانە مەجای نەوت و ئەلەم بابەتانە باشە یەکێکیان پاڵاوگەی بازیانە عەلی ناوێرێ بە حەیاتی باسی پاڵاوگەی بازیان بکات باشە کارتی تەندروستی لە مەنتیقەی سێمانیای وێران کراوە بەدەستی قەیوان عەلی حەمە ساڵح بە حەیاتی ناوێرێ باسی بکات سۆران عومەر بە حەیاتی ناوێرێ باسی بکات بەڕاستی باشە نەخۆشخانەی هیوا قەیوان وای لێ کرد ئەوەیە بڕۆ بۆ یەک نەخۆشی کۆرۆنا لە خەسەخانەکانی قەیوانە ئەبێ 3 ملیۆن دینار بێ بۆ یەک شەو ئادی چ فەقیری ئەتوانێ بڕوا لە کۆمپانیای قەیوانە لە خەسەخانەکانی قەیوانە لێ بمێنێتەوە بۆ نەخۆشیەکەی 3 ملیۆن دیناری لەکوێ بوو زەحمە نەبێ بۆ شەوێک من دەزانم کە شەهامەتی باسکردنی ئەم شتانتان نییە چونکە چیان ئاویتێ هەمووی لێ ئەسەنەوە ڕسواتەکەن بەڕاستی باشە ئەتکەن بە پێڵەوە یا عەلی حەمە ساڵح تۆ ئایلێکی هەژار بوو بە مناڵیش دایمە لە کۆڵەکەنە چڵمەهە لە نووشی باشە خۆ فەقیری عیب نیە من فەقیرمان چەشتووە باشە لە ناو گۆڕانی شابوویت فرسی نەبوو تا کۆتایی ساڵی 2013 بوویتە ئەندام پەرلەمان هەموو کوردیش ئەزانێت لە 2014 کێشە بۆ موچە دروست بووە موچەکەتان بووە بە 2 ملیۆن تا 3 ملیۆن دینار باشە خێرە دوو شوقەت هەیە لە هەولێر بەس بۆ نەوسەکەی ژێرێ نرخەکەی 540 وەرەقەی 100 دۆلاریە باشە ئەمانە بەچی کڕیوە بە مانگانەی 2 ملیۆن و 3 ملیۆن ئیدی پەرلەمانەکەی کڕیوتە یا هی قەیوان و هی ئەو کۆمپانیانە وەکو سەرانە وەرەگرتووە بۆ شاتێکە لە تیڤیەکانەوە ئەیکەیت لە چۆ بوو ئەم پارانە زەحمە نەبێ لەو نووسینەیشا کە گوێن بە ئارا مەحمەیە کە باسی مەلا یاسینەکە خۆی لە قەڕی قەیوان نایە خۆشەویستان من دەزانم مەلا یاسین دزە ئەزانم گەندەڵە بەڵام لە ساعت 2 هێندەی قەیوانی نەدزیوە بەڕاستی مەلا یاسین کە تۆ باسی مەلا یاسینەکەی بەڵام باسی قەیوان ناکەیت
علی حەمە ساڵح هەرچی شەرەف بێتۆنیتە باشە هەرچی ئابروو بێتۆنیتە نەکەر خۆت بنەماڵەکەیشی ئەوەی شەرەف بێنیانە بەڕاستی چونکە لەسەر کۆمەڵی حەقایق منی 27 ساڵ ئاوارە لە ژێر چەپۆکی جەلالیەکان و مەلایەکانە کردمە بە دز و بە بێحورمەت باشە علی حەمە ساڵح هەرچی ئەخلاق بێت لە خۆت و بنەماڵەکەتان نییە بۆ باش بزانین باشە ئێوە ئەبێ بێحورمەت کرێن دەبێ ئێوەی درۆزن و خوێڕی نەمێنن بەڕاستی باشە ئێوە بڕواتان بە قەزیەکە نییە بەڵام بۆ پارە کۆکردنەوە سواری قەزیەکە بوون و لە سەری ئەژین زەحمەت دەبێ باشە 15 ساڵە ئێوە دانیشن قسەی قۆڕەکەن باسی دزی و گەندەڵیەکەن دزی هەرزیایە بێ گەندەڵی هەرزیایە بێ هەموو شتەکان هەرزیایە بێ شەفچی چی بەسەر ئێمەکەن وەڵا ئێمە باسمان کردووە باسی کردووە چاوت دەرێ بە پارە باسی کردووە باشە ڕاستیە یوسف محەممەد هەر ساڵە مامۆستای زانکۆ نییە خانۆکەی زانکۆ داچی کردووە قەیوان هەستا خانوویەکی تایبەتی یا بە یوسف محەممەد کە تێە دانیشێ لە بەرزایەکان باشە هەستا ئەو خانووی زانکۆی بۆ کردە ڤێلایە ئێستا تایەشی ئێوە ئەو خوێڕیانن کە نمونەتان نییە بەڕاستی خوێڕێترین پارتی لە ئێوە شەریفترە علی حەمە ساڵح و ویس و چۆچ و ئەلەم بابەتان باشە لەبیرم هێت بەیانیانی جومعە ئەم علی حەمە ساڵحە ئەم سۆرانە عومەرە ئەم یوسف محەممەدە لەگەڵ شێخ ئەحمە مەزبەحەکەی قەیوانیان بۆ ئەکرایەوە بەیانیان بە تایبەتی ئەم چوارە باشە تێر خەریکی ساونە و مەلەکرد نەبوون نیۆڕۆ قەلیان ئەخوات ئێواران لە تیڤیەوە قسەی زلزلیانە کرد بۆی جوان دەرکەون بە پارە و سامانەکەی قەیوانە دزە بەڕاستی باشە هەی بێ حورمەت قسە بە ئارام ئەحماڵێ ها ئێوە شەوانە لەگەڵ گورگا گۆشتە خۆن و بە ڕۆژی ئەچن لەگەڵ بەڕەکانن بەڕاستی باشە ئەگەر فاخین نەتاناتێ چۆن لە داوەتەکەی ئاوێ سەرا بە ئێوە ئەڵێ من زۆرتان ئێمێ لە حکوومەتەکەی پارتی بەشیتی من باشم بیریێت بیری خەڵشێخەمەوە باشە کە قەیوان بەنزینی هێنابوو مادەی سەرەتانی تیابوو ئەها لە مەرزەکان ڕێگەیان پێگرتن ئەندامێکی ئەنجومەنی ئەو کاتی سێمانی حیزی کرد قفڵی یابوو لە دەرگای گەراجەکەی قەیوان باشە جومعە ئەم سۆران و علی حەمە ساڵح لەو ئەندامی ئەنجومەنە کە ئێستا ماوە ئەپارانەوە بۆی بە دەرگاکیان بۆ بکاتەوە ئێوە بۆشی ئەوتانە کرد خۆ بەنزینەی سەرەتانی پێوە بوو ئەندامی ئەنجومەن قفڵی لابوو لە گەراجەکەی قەیوان بۆ تەکلیفتان نەکرد کە دەرگاکە بکەنەوە ئەگەر ئێوە پیاوی قەیوانی باشە بۆچی شێ پێی ناخۆشە بڕوە لە قسەکانم کاک من حقیقت قسەکەم هەموو دنیا قسەم بۆکە شێ پێی ناخۆشە بڕوە لە هینەکەما کاک منەتم بە کەس نییە کەس پارەم نایەتێ بەڕاستی علی حەمە ساڵح ئەوە ڕووی زەمانە ڕەش بووە دەنا ئێوەمانەن چین من بێزم بێ کات بە ئێوە بکوژم ها چۆن من بێزم بێ باسی ئێوە بکەم ها هەر ئەمەش ناڵم ها علی حەمە ساڵحەکان ئێوە ڕایتان ناکەوێ سەگی بە دەرگاکەیشم بن بەڕاستی هەر ڕایتان ناکەوێ سەگی بە دەرگاکەی ئارام ئەحمە بن بۆیە من نامەوێ وەڵامی قسە بازاڕیەکانێ بەمەوە بەڕاستی کە دەرخەری حقیقت و تاڵی ئەو کەسیانی تێکشکاوەتە باشە تۆمەت و ناوزڕاندنی شخصی دەلالەتی ئیفلاسی سیاسی و ئەخلاقی کۆمەڵای تەکە من تا هەتا ئەم شەویش ئاوا قسەم نەکردو بەیان بە تۆ بەس باشی مواز سیاسیەکان کردو بەڕاستی قەت هەوڵم نەیاوە بیر لە ناوزڕاندن و ئەڵم بابەتانە بکەمەوە باشە من لە ناخی دڵمەوە نیگەرانم لەوەی لە دەور و زەمانێکە ئەژیم تۆی کردووە بە فەریکە سیاسی و منیشی ناچار کردووە قسە لەسەر بۆ گەناوی خۆت و حیز بە گەڕ و گول و بەناو سیاسی قۆڵ بڕ و ساختە چێکە بکەم بەڕاستی باشە تا ئێستا خۆشەویستان ساغ نەبووتەوە چێ بوو لە گردەکە دەنگی نەوشەوان سەفای تۆمەر کرد و بردی بۆ پارتی باشە تا نەوشەوان سەفا بە مادەی تیرۆر پێ دادگای بکەن تا ئێستا دیار نییە من گومان لە عەلیەکەم لەوەیشا بەڕاستی باسی ئەوەش ناکەم چۆن ژێر بە ژێر بۆ ئەوەی خۆت چیتە ئەو شوێنەی ئاواتی شێخ جەناب چۆن گۆڕانی پەرکێش کرد بۆ حکوومەتەکەی مەسعود بازانی باشە ئێستایش ئەدەوێت خەڵک گەوجێنی و باسی کشانەوە لە حکوومەتەکەی گەڕ و گول مقابلەکانی هەر هەمی ماون چۆن بە شان و باڵی حکوومەتەکەی مەسعودە هەڵە ئەیا بەڕاستی من و تومە تۆ کابرایشی گەندەڵ و ساختەچی و بێژی سیاسی تۆ خەریکی سەفقەی سیاسی و بازرگانیت و بوویت بە پیاوی کۆمپانیا گەورەکان و خەریکی پانکردنەوەی بۆیان باشە هەمووشین بە بەڵگە سەلماندووان قسە باسانە بەڕاستی ڕۆژێک پیاوی کۆمپانیای کار و ڕۆژێک پیاوی قەیوانی
ئەتوانی مەردانە بۆ خەڵکی کوردستان ئاشکرای بکەیت چەند جار بە ناوی هاوکاریکردنی گۆڕان و میدیاکانەوە 30 دەفتەر و 40 دەفتەر دۆلارت لە شێخ باز وەرگرتووە زەحمە نەبێ ئەتوانی باسی بکەیت ئەگەر زەڕەیە کەرامەتی تیاما بێت باشە ناتوانی بڵێ وانە ئەگەر شەرەف هەبێ ناتوانی بڵێ وانە چۆنتە خەڵکێکی زۆر لە گردە زەردەکە شاهیدە و ئاگای لێ تۆ دەڵاڵی پارە وەرگرتن بووی لە شێخ باز باشە وازانی ئەگەمە لێ نییە كاك علي حما صالح من تلفوني عمومي ميان تو شرف كنيتا ها همو كردستان او بيبا شلا بوشيشي خوم كسو كاركش متيانيه باشا تيانيه nog steeds bezig تيانيه براسي بس قرشيشي هاوردي وكوتو كتاشن صار لمو بيش 10,000 ديناري نديبو لجيفانتا بشي بوي بساحبي فيلا وساري جران بها وكومبانيا بمعاش ها تۆ لەوە تێبووی بە پەرلەمانتەرێک باسم کرد لە 2014 قەیرانی مەعاش سەری هەڵداوە یا ڕوو عەموچە بووە یا بە لێبڕینەوە دراوە ها بەخوا ئەزانم کە کوڕە دەوڵەمەندیش نەبوویت زەحمە نەبێ ئەمانە لەکوێ هێناوە ئەمە جوابی من مێرەوە جوابی خەڵک بەرەوە زەحمە نەبێ بەچی ئەمانە پیا کردووە بە 2 ملیۆنیەکەی ئەندام پەرلەمانی ها من پیاوی خەڵکمیان دەڵاڵێکی سیاسی وەکو تۆ ها چونکە لەوەتەی خوامنی دروست کردومە نەچوومەتە بە دەرگای قاپی هیچ کەسێ لە حەقیقەتە هیچ دەسەڵاتدارێک بەڵام بێژیەکی سیاسی وەکو تۆ هەر ڕۆژە لەبەر قاپی نامەردێکە پاسەکات خۆت و یوسفی ڕەفیقت سەری گۆڕانتا کرد بە قوڕە وەکو بەزێکی بانش بۆی دەرچوونی ئێستا باش نییە من و تومە تۆ بێژە سیاسیەکانی هاوڕێت بە ناوی دژایەتیکردنی گەندەڵیەوە دەمتان ژەنیوەتە ماڵی گشتی بە قسەی قۆڕ و درۆ دەلەسە خەڵتان گەمژاندووە ئایا ئەمە درۆیە پارەی خەڵک مەخۆن مەسە سەر کۆمپێنەکەن بۆ گرتی سەرانە کا باکەس باستان نەکات ئەگەر پارەش گێژی کردووی و لە بیرشت چۆتەوە من هەر ئەو کەسم کە بەردەوام شتت بۆ زانیاری وشەکان بۆ ئەناردم لای من باسی دنیا ئەکرد بەسانی گردەکەیشەوە من هەر ئەو کەسم کە ڕسمی لەگەڵا ئەگرتم و بڵاو ئەکردەوە بە شانازیەوە بەڵام کاتێک کە ڕێخنەتان لێگرم ئیتر ئەمکەن بە جاسوس و بێ ئەسڵ و فەسڵ و فڵارە فیسار و ئالم بابەتانە باشە تۆ کە بە حسابی خۆت کەس ناپارێزی و باسی هەموو دنیا ئەکەی و ناوی هەچی کۆمپانیا ئەیهێنی خێرە لەوەتەی هەیت باسی قەیوان ناکەی بۆ یەکجار خۆ لە خۆ نییە کاکە یعنی قەیوان ئەو نەپاکە خێرە کۆمپانیا نەما ناوی نەبێتەوە لە مەسائلی گەندەڵی و فڵارە فیسارەکانە ئەی بۆچی باسی ناکەیت خۆزانە عەبدوڕەحمانێکی تیشە ڕەخنە لە قەیوانە گرێ و باسی ئەکا کە خەریکە هەموو سێماین داگیرەکە ئەی تۆ باسی ناکەیت جەبار بۆیە ئەو جنێوەنامەیە کە دژی من نووسیوێتی عەلی نووسینێکی سەتحی و پڕ لە هەڵچوون و بێبایەخە بەڕاستی دەلالە لەواکە کە زۆر ئازاری پێگەیشتووە ڕاستیەکەی کە نووسینەکەیم خوێندەوە تۆزێکی سۆزم بۆی جوڵا چکە زانیم کە زۆر زەبوونە کە زۆر وێرانە بەڕاستی کە بە نووسینەکەم داڕ و خاوە بۆی ئەو هەموو جنووس و کاتی بە ئارام ئەحمەد کردووە چی بکەم عەلی گیان هەموو کەسێ ئارام ئەحمەد ناسێ لە پاڵتاکەوە تاوەکو ئێستا 25 ساڵە باشە هەموو کەسێ من ئەناسێ لەسەر هەر کەسێ بنووسم جوتەی پێیاوم باشە هیوادارم کە تۆ بەرگە بگریت و نەقلیشی وەکو کالای دەشتی پێنجەن و شارەزە و ئەم بابەتە بابای بزانین وی عەلی حەمە ساڵح من بە خێوەڕی وەکو تۆ ناکەم بابەت ڕاستی بزانین چکە بابەتەکەی من لەسەر تۆ نەبوو بەتەنها ناوی چەندین ئەندام پەرلەمانی تیشم هێنابوو بۆچی تۆ هێندە ئازاری پێگەیشت ڕوو نەخۆ چکە زانیت کە ڕاستەکەم زانین مۆزوعەکە ئەبوایە باس نەکرای بەڵام ئارام ئەحمەد باسی کردو لە قاویە لە حەقیقەتە باشە بۆیە عەلی حەمە ساڵحەکان قسەکانی خۆم بە خۆم مەفرۆشنەوە ئێوە ئەموو دس محاویلە دس ئیسعاف دس سامانی خەڵک دس باغ دس تەردس هەموو ئەمانە داهێنانی خودی ئارام ئەحمەد باشە هەمیشە من بە ئاغاکانی تۆ وتووە ئەوانە لە ساڵی 90ەوە ئەموو دز و محایز و تەردز و ئالم بابەتانە بوون ئێستا هاتوون قسەکانی خۆم بە خۆم مەفرۆشنەوە ئێوە هەی ڕسوای بێ خانەوادا هەی بێ شەرەفی بێ ناموس یەسو کاتی بە ئارام ئەحمەدەکەی هەی بێ ئابڕوو بزانە بە چ زمان لەگەڵ ئێوە قساکەم من هەر کەسێ بە هەر چەکێشەم لەگەڵاکە بۆ چەکشەی لەگەڵاکەمەوە بە ڕێزەوە خاوەنی ڕێزم دوای بێ حورمەت ئەبێ ئاوا لە بەرامبەرتا بێ پۆرتت پشکێنێ بەڕاستی تێگاکە ئەی بێ شەرەفی بێ ناموس ئێتر پێویست بۆ ناکە
دەیان ئینسانی هەرچی و پەرچی کۆکەیتەوە بۆ سوکاتی بە ئارام محەممەد بۆ بەلاڕێیا بدنی قەسی ئەسڵەکە بۆ سوکاتی و جوێندان بە ئارام محەممەد باشە بۆیە ئەگەر من ژوێن بە جوێندان و سوکاتی ئەوانە بدایە و بەم ڕێگایانە من بێدەنگ کرامایە یا وەکو تۆ بە پارە بێدەنگ کرامایە ئێستا وەکو جەنابەت ڕسووە لە پەرلەمانەکەی هەولێرە ئابوومە بۆ ئەندام پەرلەمان بەڕاستی 20 ساڵ زیاترە عەزیزان کورد جوێن بە ئارام محەممەدات دژی پارتی ئەنووسم سەدان کە جوێنم پێدا دژی یەکێتی ئەنووسم سەدان کە جوێنم پێدا دژی گۆڕانتڕە ئەنووسم سەدان کە جوێنم پێدا دژی حەمەی حاجی مەحموود حەسن ئەنووسم هەروە دژی کافر مسلمان ئەنووسم بەس جوێنم بۆیە بەڕاستی باشە ئەوەندەی کە جوێن بە من ئەدێ لەم سۆشیال میدیایە ئەگەر بەڕبێکی ئەوە جوێن بە مەسئول و مەسوور و نێچیر و سەرانی پارتی و لاهوری شێرجەنگی و پاڤێڵ و قوباد و ئەمانە بدرایە ئێستا ئەوانە نەمابن بەڕاستی یعنی هەر بە جوێن ئەتان ڕووخاندنەوە باشە باش نییە هەموو ئەوانەشی کە جوێنم ئەدەنێ بێپارەکان ڕسواکان سوالکەرەکان ئەوانە کە بۆ $100,000 وەکو سەگ حەپن بەڕاستی نەک ئاغاکانیان چونکە خۆشەویستان جوێندان بە ئارام محەممەد زۆر ئاسانە وەکو کەباب خواردن وایە من نە پاراستنم هەیە تا بۆ ڕەفێنم بوو کوژم نەس دەستگای زانیاریم هەیە تا بوو زیندانێکم بۆ ڕەفێنم نەس تیرۆرەکەی پارتی و چەتیم هەیە هەتا وەکو پتان ڕەفێنم و دادگای خەڵکیش ناکەم بەڕاستی لەبەری جوێندان بە من ئاسانە باش نییە وای لەو هەموو ساڵەیە لەسەر وتنی ڕاستی ئێوە چیتان پێ نەکردون باوکەنە وای ئێوە دڵی منتان شکان بە خوت و خۆڕایی خوایە ئێوە چەند ئازاری منتاندا لەسەر ئەم هەموو ڕاستی وتنە بەڕاستی ئەوەی ئێوە بە منتان کرد نی ئەوەتان بەجزە گەورەکان نەکرد کە تەنانەت دەرپێکان شەنداکەندون بەڕاستی بەس بۆ ئارام محەممەد ئازابوون کە جوێن و سوکاتی پێ بدەن باش نییە ئای ئێوە دڵتان شکاندم لە خوت و خۆڕایی باشە نە سامانی ئێوەم دزی نە عەزەم داگیر کرد نە لە هەموو چوارپاژی کوردستانە بەشی ئینجانەیەک عەزەم هەیە نە خاوەنی هیچ شتێکم ئای ئێوەی بێحورمەت جوێنتان پێدام سەرانی پارتی وێچێتی و گۆڕان و نۆکەرەکەمە بەڕاستی باشە بەڵام دڵنیاتانەکەم ئارام محەممەد کۆڵ نایەت باشە هەتا بێ دڵترە بم بەڕاستی هەتا ئەتان ڕوخێنم هەتا ڕسواترتانەکەم لە حەرقەتە باشە تەنانەت هەموو پەیچەکانی شانازی ئیبراهیم ئەحمەدی گەورە مافیا لە سلێمانی چوونەتە سەنگەرەکەی عەلی سوکاتی بە منەکەن دوو ڕۆژ و دیفاع لە عەلیەکەن چونکە عەلی پاراستنە پاراستنیش لەگەڵ قوباد و لەگەڵ پاکە لەگەڵ شانازایە بەیەکەوە لە یەک سەنگەران بۆ سوکاتی بە ئارام محەممەد دەگەڕێمەوە سەرتانە دوو ڕۆژی تر شانازەکەن خۆمەزانم شتان پێکەم بەڕاستی بۆ شانازی ئیبراهیم ئەحمەد شەرمەزاریە باشە بۆ ژنێ شەرمەزاریە کە مەکتەبی سیاسی حیزب بێت کچی ئیبراهیم ئەحمەد بێ بچێ لە پێیچی فەیکەوە بابەت بڵاو بکاتەوە تەنها لەبەر ئەوەی لە هاوسەرۆکی حیزبەکەی خۆی بدا ئەگەر یەک تۆز قیمەتت هەیە ئەگەر یەک تۆز شەهامەتت هەیە ئەگەر یەک تۆز ئەخلاقی سیاسیت هەیە بڕۆ بە ئاشکرا شەڕی لاهوری شێرجەنگیکە کە هاوسەرۆکی حیزبەکەی خۆتە نەک لە جارێکی پێش پێم وتی نەک لە ژێرناوی منە بەڕاستی نەک لە ژێرناوی منە ئەگەر ئابڕوت هەیە بەڕاستی دوێنێ قەرار بوو حکومەت بخەنە بەر بەرپرسیارەتی کە نیوموچە نەمێنێت پارتی وێچێتی ڕێکەوتنەکەیان کرد باشە ئەوەشی ئەم ڕێکەوتنەی کرد قوباد پاڤێڵ شاناز بوو لەگەڵ ڕێواسیش کە هیچ کۆسە ڕەسوڵە هیچ سەرکردە کۆنەکانیشێتی واتە ئەم بەشەیەشێتی هەر ئەمانیش ئێستا دژی ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی باش نییە ئاوا یاریەکان ڕوونە بەڕاستی یەکێتی ئێستا دوو پارچەیەکیان ڕۆڵی کۆسەت و بەرهەم و فڵانە فیسارەکان ئەبینن کە کاتی خۆی هەبی پیاوی پارتی بوون ئەمەش ئێستا کە قوبات تاڵەبانی و پاڤێڵ و هینە نایشێ شاناز و ئەمانێ ڕێک ئێستا ئەمیری پارتین بەڕاستی تەنها بۆ پارۆ سامان کۆکردنەوە پیاوی پارتی بزانە کە شاناز دەمەکەی ماوە کە کاتی خۆی 24 ساعتە جوێنی بە کۆسەت و ئەمانەدا قسەی پێوتن کوا دەمەکەی ئێسەی کوا قەڵەمەکە فرۆشتی بە پارتی بنەماڵی بازانی ئەی بۆ لە سێکی ئاباشێکە دەنووسی ئەی بۆ ئێستا شێدشی پارتی نانووسی کە شاناز خان ئەی بۆ کاتە هەر فریای نووسی خوێندنەوەی تۆکەوین کە دژی پارتی قسە بکەیت بۆ دەنگێ نەما بۆ زمان شدە کلیلە لەبەرەی خۆتان فرۆشت باش نییە خۆتان فرۆشت بۆیە من بە جوێندان و کومنت و کۆمنت و نازان ئەمانە بەڕاستی بێدەنگ نابم بەوا بیزان جا عەلی حامە ساڵحیش لە بابەتەکەیە زۆربەی زۆری بابەتەکەی چونکە لە شاناز و ئالۆنزیکە لەگەڵ لاهوری شێرجەنگیەتی خۆ لەگەڵ هەمووش لەگەڵ منی نییە بەڕاستی باش نییە باشی ئاغا و پیاوە و ئەوانەکە هەمووی لەگەڵ لاهوری شێرجەنگیەتی لاهور خۆی ئەزانێت کە عەلی لەگەڵ ئەوێتی
ئێبرا لاهوری شێرجەنگی سەرۆکی لیستەکەی خۆتە بۆ هەڵبژاردنەکان مانگیدا ئەوەی بەقا واتە سەرۆکی جەنابیشە لاهوری شێرجەنگی پاڤێڵ تاڵەبانی ئەو کەسەیە کە عومەر گۆچانی لیدەری حیزبەکەتان بە دوای خۆیان ڕاکێشێ ئەوەی کە سەعەدی پیرە ئەڵێ کەڵە شاخەکە وا عومەری سەیعەلی ماچەکەت ئێوە هەمووتان یەک دەعبان لای ئارام ئەحمەد یەک نانەخۆن لەسەر یەک سفرە بەڕاستی سفرەی دزی و جەردەیی هێشتا دەمیشتان گەرمە ئەوەی بێشەرەفی عەلی حەمەد ساڵح باشە ئەوەی کە پاراستن بە تۆ سپێرێ بۆ من ڕوونە من بن بە تۆ گێر ناکرێن بەڕاستی بەخەڕێ ئەو مەجموعە گەمژۆ ناحاڵێ مەچەوە عەلی حەمەد ساڵح گەندەڵی دەرخستەوە گەندەڵیش دەرخستە جا بە گەندەڵی دەرخە گەندەڵی ئێستا لە هەموو کاتێ باڵاترە شەوسانەوە لە هەموو کاتێ باڵاترە بێدادی لە هەموو کاتێ باڵاترە نیموچەی لە هەموو کاتێ باڵاترە چیتان کردو کاتە فشەفشەتەم عالەمایکرد ئەو گەوژەنگەڵ حویانە کاڵێ عەلی حەمەد ساڵح دەری خستووە چی دەرخستووە عەلی حەمەد ساڵحی دەرخستووە دوایی لای بردووە پارەی وەرگرە لە جێتی ئەوەیە بۆیە من عەبی جان باسی ئەوەکەم بۆ تۆ پاراستنی پاتیت باشە تۆ ناوت هاتووە لەگەڵ ئەوانە سەرانە لە کۆمپانیەکان ئەسەنن سەرۆکی پەرلەمان ئەم مۆزوعە ئەزانێ و ئەو ئیعلانی کردووە من ئیعلانم نەکردووە بابەتەکە هینی من نییە سەدبارەیەکەمەوە هی سەرۆکی پەرلەمانەکەتانە باشە یاڵەن چی وەڵا ئارام ئەحمەد ناوی نازان شێجان ناوی بۆ شێ کاکە ئەوەتە نامبینن کاکە لەسەر گۆڕی باوکم نووسراوە حاجی عەلی باشە یعنی نامبینن خۆ کاکە من شارەوەنی برا ناو بنێ فەتەح ناو بنێ عێزەت ناو بنێ نازانم هەر کەسێ ناومەنی کەی مشکلێکە ئەی بن بۆ کوێ من ئەڵێم ئێوە دزن ئێوەڵێن ئارام ئەحمەد ناوی خۆی گۆڕیوە جا تۆیش ئەلاقەشیە کاکە بە تۆ چ بڕاتیە ناو گۆڕین چ ئیلاقی بەسەرەوەی لە پێنجەی دایک بووم کوڕی حاجی عەلیم هەمووتان ئەیناسن لە تەعزیە چوون ئەمە بنە ماڵەکەمە ناسن ئەوە تەکارێت چییە چیرا ئەمە چیرا ئەمە بۆی خەڵک بەخش کۆمەڵەشی لاوەکی وشتی قۆڕۆ مەشغوڵکەن مناڵێ لە ئەوروپا لە دایکە بێ دایک و باوکی بە موقەت داێنن تا 18 ساڵی بۆ ئەوەی کە گەورە بوو ناوەکەی خۆی پێخۆش دەبوو بیگۆڕێ منیش ناوی خۆم پێخۆش نییە ئەی گۆڕم بە تو چی خۆم نەشار دەکات ئەوت من ناوم عەلیش بواە ئەم گۆڕی ئەگەر باوکیش ببێ هەموو خوا ناوەکەی خۆشی بگۆڕە عەلی ناخۆش ئەمە شەڕفرۆش نە بەڕاست بۆیە ئەبێ هەموو کەسی ئەو ڕاستیە بزانێت ئەگەر من وەکو عەلی بێحەیا بوومایە ئێستا منیش دوو جێم ئەندام پەرلەمانە بووم لە کوردستانە خۆشەویستان 49 ملیۆن پارەم وەرەگرت لە سلێمانی و لە هەولێرا پیاسەمە کرد باشترین سیارەی 2020 لە ژێرا بوو خاوەنی لانیکەمی سێ شۆقەیە بووم مناڵەکانمە خستە بەر خوێندنی گرانبەها پارەی قوتابخانەی تایبەت لە پاراستن پارەم وەرەگرت لە قەیوان وەرمەگرت لە شێخ ئەحمەدی نۆکان و ئەمانەش وەرمەگرت ئەگەر من وەکو تۆ بوومایە عەلی حەمەد ساڵح ئێواران لە هەولێر پیاسەیەکمە کرد بەیانەکەی هاتمەوە سلێمانی و سەهۆڵەکە ماسام بۆ مەسوور و نیەشی دەکرد لەم لای شەوەسەرێکم لە فاخیری قەیوانەیە عەسەرێکی ئەچوون بۆ لای شێخ ئەحمەدی نۆکان دیژلەمەیەکم هەڵە قوڕان و پارەم خەرجی فانت باشە ئەگەر وا بواێت پرسیارەکەی من ئاسانە بۆچی عەلی ساڵانێکە دەمی ناوەستێ بەڵام یەک گوشە دژی قەیوان ناڵێت مەگەر هەموو کورد قەیوان ناناسێ خەڵکی سلێمانی قەیوان نەناسندێەوە نازان سلێمانی قوت داوە نازان ماڵی خەڵکی وێران کردووە نازان شەقام و بانەکانیشی کڕیوە چونکە عەلی مانگانە 5 ملیۆن دیناری لای فاخیر هەیە موچەی تایبەت عەلی لە یەک جێمە کە هیچ کەسێ پارەی پێ نییە 7,000 دلار بە نەخۆشخانەی هیوا خۆشەویستان اینجا خۆشی وەکو چاکەکار بەڵگەکە بڵاو کات وەڵێ 7,000 دلار ماوە بە نەخۆشخانەی هیوا ئەگەر زەلامێ بە پێی منتق 100 کەڕەت 7,000 دلاری نەبێ حەفە نابەخشێ بەڕاستی ئاوا دڵی گەورە نابێ کەواتە تۆ ئەمە پارە لەکوێ هێناوە کاکە لەکوێ هێناوە هەڵی شاردنەوە من ئەزانم کە ئێوە قسان لەگەڵاکرێ بەخوا نییە بیخۆین و بەخوا خەریکە ئەمین لە برسا ئالەم بابەتانە ئەزانم ئەمانە ئەم فیلمانە بینی بەڕاست عەلی چەند جارێک گوتوێتی من ئامادەم موچەی ئەندام پەرلەمانیم نایێت وەرن لە مەغزای ئەم قسەیە تێ بکەن باشە تۆ لەسەر ئەم قسەیە کە چەند جارێک کردوتە ئەبوایە داواکاری گشتی داوای بکردیتەیە ئەگەر موچۆ ناوێ ئەی بەچی ئەژیت ئەی چی خۆی خۆت و ماڵ و مناڵت ئەی بەچی هاتوچۆی ئەم لاوە ناکەیت ئەگەر دزنیت ئەگەر شتی ژێربەژێرە نییە بۆچی ئەڵێ موچەم ناوێت هی ئەندام پەرلەمانی بەشەر هەیە بەبێ موچە کارکە ئەگەر پارە نەبێ ئەگەر سەرچاوی تری نەبێ ئەگەر داهاتی تری نەبێ کارگەکەیشی کە هینی
ماست و پەنیر و ئەوانەیە ئەوەشی بۆ دەرەخەم پەلەمەکە جارێ ئاگام نییە کارگەشتەیە عەلی ئەحمەد ساڵح. سۆران عومەر نامەیەکی بۆ بێسن فایق نووسیوە لەسەر بابەتەکەی من. بێسن فایق تەنها وتوێتی من ئارام ئەحمەد ناناسم، ناویشی نەبردەوە کەسە هەن ناناسم، تەنها وتوێتی من نایناسم و قەیوانیش ناناسم. مافی خۆیەتی کاکە وڵای ڕاستەکە وڵای باوکم من لە ژیانم لەگەڵ بێسن قسەم نەکردووە بەدە دوور و ئەزانم کەسێکە یەک دوو شیشم خوێنێتەوە ئەینا بەخوا منیش نایناسم کاکە بۆ تۆ وازانن هینی بێسن فایق گەشتیا بە من کاکە من لە ناو خودی پەرلەمان دۆشەکان هێناوە بۆ ئەگدایتن لە ناو خودی پەرلەمانەوە باشە. بەڵام من جوابی بێسن ماوێت کاکە ژیان هیچیان ڕاست ناکەی ڕاستەکەی من ناناسیت و قسە لەگەڵ من نەکردووە بەڵام قەیوان باشە ناسیت باشە چونکە بێستونیشیان لەگەڵا بوو ئەوەی کە بڵاوم کردوێتەوە کە لە هەورامان لەو شوێنێک کە باسم کردووە ئەمانە هەموویە لە ئاوێسە داوەت بوون هەرچەندێ ئێستا وەکو بیستومەتەوە بێسنەڵێ من داوەتی هین بووم هینی دکتۆر ناویشیە یوسف محەممەد بووم نەکینی ئەوەی قەیوان باش نییە بەڵام شتێوێ کە ئێوە لەوێ داوەت بوو دەعەلی تۆ ئەگەر پیاوی قورئان خۆ باشە بڵێ من لە ژیانما داوەتی ئەوانە نەبووم بڵێ من لە ئاسە لەوێ نەبووم ئەو شەوە 2007 کەم داسم کردو ئەگەر پیاوی قورئان خۆ بڵێوانی ئەبدا بڵێ قورئان خۆ بڵێ من دیانجا لەگەڵ قەیوان نەچووم بۆ لایەن قسەم لەگەڵ نەکردو باشە لام ئەتوانی ناتوانێت کەواتە ئەوەی کە من باسم کرد هەمووی بەڵگەیە بەڕاستی و بەڵگە هی پەرلەمانیشە کاکە هی خۆم نییە ئەی هاوار ئێوە هەموو جوێنە بە منە دەن با بە خۆی هی خۆم نییە ئەو نووسینە کاکە ئەمە لە پەرلەمان و ڕوونم کردەوە لە پەرلەمانە باس کراوە ئەمە کێشەکە لە پەرلەمانە سەرۆکی پەرلەمان ئەمانەی جوڵاندووە ئیلاقی بە منەوە چییە؟ شەرتی بە منەوە نییە وازشتان لێ نایەنم ها من بە جوێندان و بە سوکایەتی کردن بەڕاستی بێدەنگ نابم بە سامان و پارەش بێدەنگ نابم ئێوە بۆیە ڕقتان لە منە کێشەکە ئەمەیە ئێوە خواخواتانە بەیانی ببن بە پیاوی بۆ نمونە لە هەوری شاژەنجی خواخواتانە بەیانی ببن بە پیاوی مەسعود بارزانی خواخواتانە بەیانی ببن بە پیاوی پاڤێڵ تاڵەبانی بۆیە بڵێن ئارام ئەحمەد لە کۆڵ بوو ئەوە بۆ پیاوی فڵان کەس و نەجاتی بۆ ڕۆژ و خچووە لە ژیانی خۆیەوە ئێوە بەس بۆ ئەمە واکەن وەڵاهی نایبین بە حیاتە هەتا ئەو ڕۆژەی ئەمرم ئاوا ڕسوەتانەکەم بۆیە بە هەموو خوێنەرەکانم ئەڵێم ئەو بابەتەی کە دوێنێ بڵاوم کردەوە کە عەلی حەمە ساڵح وتارێکی نووسی بوو ئەو هەموو جوێنەی پیاوم زۆر شەلاتیانە و زمان بازاڕی بەڕاستی باش نییە یەکشتی هینی خۆم نییە هەر هەمووی هی پەرلەمانە لەناو پەرلەمانە باس کراوە هی سەرۆکی پەرلەمانە بابەتەکە وەڵا برا من نەمروژانەوە سەرۆکی پەرلەمان ڕوژاندێتی کاکە عەلی خۆی لە پەرلەمانە باسی کردو ئەی هاوار کەچی جوێن بە من نەدەن ئارام ئەحمەد تۆ نازانەوە قسەی قۆڕە بەڵام من یە قاعیدەم هەیە من کە ئەڵێم قاچاقچێتی ئەکرێ هینی هێلکە و هینی دووگ و هی ئەمانە یەکسەر ئەڵێم پاڤێڵ تاڵەبانیە من نایشانەوە ئەڵێم سەحابەکەی ئەوە ئەڵێم فڵانە ئەوە ئەکرێ باش نییە بزانم هەر کەسێکە ئەڵێم ئەوە هینی ئەو کەسێ باش نییە من شت ناشانەوە بەڕاستی ئەیڵێ جاش کاتەکەن ئەم کوژن ئەم بڕن مشکلی خۆتانی من ڕاستیەکان بەخەڵەکەڵێ بۆیە بە عەلی حەمە ساڵح ئەڵێم عەلی حەمە ساڵح قسەی خۆم مەکەرەوە بەڕاستی قسەی خۆم مەکەرەوە ئەو قسانە هەمووی قسەی خۆمە ئەگەر من دز بوومایە وەکو تۆ ئێستا لە هەولێر لە سێمانای پیاسەمە کرد وەکو تۆ ئێستا خاوەنی شوقە و باخ و ڕابواردنی خۆمە بوو باش نییە هەر ئەوەی کە لە ئەوروپا و بەکرێکاری ئەژیم یعنی قۆنەرەکانم لە تۆ زۆر پیاوترە یعنی من ڕازگۆم تۆ دروست و ساختە چیت ئەگەر وەکو تۆ ساختەچی بوومایە ئەندام پەرلەمانە بوو ئەوە دوو جێبە ئەندام پەرلەمانی بۆ خۆت ئەلە وەڕێی پاپاپاپا بەس خەریکی قسەکردنیشی هیچێکی تریش نەگە بۆ هیچ کەسێ بەڕاست هیچی نەکرد باش نییە 15 ساڵە ئێوە هاوارەکەن وەڵا گەندەڵی هەیە دزی هەیە ئەوە هەیە خۆتان دزەکەن خۆتان گەندەڵەکەشن باشە ئێشەی بڕۆ لەو کوردستانەیە لە هەموو کاتێ دزی زیاتر هەیە لە هەموو کاتێ بەڕاستی ئەمە حقیقەتە ئەرێ عەزیزان گەندەڵی چارەسەر کراوە ئەرێ دزی چارەسەر کراوە ئەرێ بێموشەیی چارەسەر کراوە ئەرێ نادادی چاوسانەوە داژی نەماوە لە کوردستانە هەر هەمووی ماوە شفتە چییە کۆمەڵی خوێڕیەکە عەلی حەمە ساڵح باسی گەندەڵی کردو ئەمەی کردو ئەوەی کردو ئەوەی کردو جا با کردبێتی خۆشی دز و گەندەڵەکەی عەلی بۆیە ئەو شتانە باسەکە بۆی پارەوەرەکرێت ئەمە ڕاستەکەیت ئەمە حەقیقەتەکەیت چونکە من ئاگام لێ خۆشەویستە کە ئەچی دژی کۆمپانیای قسەیەکەی ئەو کۆمپانیای هەوڵ ئەدا پارەیەکی باتێت دەمەداخات من خۆم تەجروبەم لەوانە هەیە بیستومە ئەو شتانە چۆنەکەیت
باش نییە بەڵام بۆ نمونە ئارام محمەد کەوتم بابەتێ لەسەر زەلامێ ئەنووسم ڕەنگە ئەگەر تەکلیفم لێ بکەن وەکو ڕەفاقەت بڵێم تۆزە ڕەحمی پێیەکەم بەڵام سوێن بەخوا تەواوی سەروەتی دنیام بنێ کەوتم ئەو بابەتە ئێڵێم هەر ئێڵە کەوتم ئەینووسم هەر ئەینووسم بەڵام عەلی حەمەد ساڵح نا باشە دابان و مابان نا ئەمانە شتێ باسەکەن بۆ ئەوەی پارە وەرگن بەڕاستی بۆیە دەیان ئاوا مەزبوط باش نییە ئاوە ئەمە ڕاستێک بۆیە من ڕاستیەکانم بە ئێوە وت دووبارەی ئەەکەمەوە بابەتەکە بابەتێکی ئارام محمەد نەبووە هینی پەرلەمان بووە من تەنها بڵاو بکرێتەوە بەڕاستی یەک دێڕی خۆمیتیانێ بۆ ئەگەدایتە یەک دێڕ وە من شتەکەیشم بڵاو نەکردوێتەوە بابە شتەکە بتەقێنمەوە سەرۆکی پەرلەمان تەقانیەوە ئارام محمەد زیرەکانە چوو هەمووی کۆ کردەوە لە سەرۆکی پەرلەمان بابرێنیا لە سەرۆکاتی پەرلەمان ڕێک هێنامە دەرەوە لە ڕێگەی کەناڵی خۆمەوە ڕێک تەقاندمەوە بڵاوم کردەوە ڕسوام کرد ڕسوام کرد ئیتر گوێنم پێدەن گوێن بدەن چیم پێ ئەڵێن پێم بڵێن بەڕاستی بەس ئەو نە بە ئێوە ئەڵێم ویژدان و شەرەف بۆ ئینسان خۆش ئەگەر من کابرایەکی دز و ئەوە بوومایە ئێستاش بۆ خۆم لەناو کەس و کاری خۆما بن من کاکە دایکم مرد باوکم مرد برام مرد خۆشکم مرد پۆرم مرد پۆزام مرد کەس و کارم مرد هیچی نەبینیەوە براکانم دەستمە گرتن بۆ بازار بۆ جلکڕین ئێستا هەمووی مناڵیان هەیە خوشک مناڵ بوو ئێستا مناڵی هەیە هیچیان نەبینیەوە یعنی باژی گەورە گەورە ما بەڵام ئێوەی خوێڕی ئێوەی درۆزن لە دهۆک پیاسەیەکەن لە سلێمانی پیاسەیەکەن لە هەولێر پیاسەیەکەن ئەچن بۆ لای مەزنێچیر ئەچن بۆ لای مەسرور ئەچن بۆ لای لاهوری شێرجەنگی ئەچن بۆ لای پاڤێڵ و ئەچن بۆ لای خوباد و شاناز و ئالەم بابەتانە بۆ لای قەیوان بۆ لای فاڕقی مەلام سەفا بۆ لای ئەمە خەڵکی پارەکۆکردنەوە کاکە ئەگە منیش وا بوومە وەکو ئێوە مەکرد بەڕاستی لەبەرەوە ئێوە ڕایتان ناکەوێت حرمەتم بۆ ئەوی گوێرە دەنمەوەیە باشە ڕێزم بۆ ئێوە هەیە ئێوە ڕایتان ناکەوێت سەگی بە دەرگاگەشتن بن عەلی حەمەد ساڵح و ویسم محەممەدەکە ڕایتان ناکەی بەڕاستی ئەوە ڕووی زەمانە ڕەش بووە کە من قیزمێت ناوی ئێوە بەرم کاکە ئەگەنە ئێوە کەی پێ ئەوەتان تا من کاتی خۆم بە ئێوە کوشم کاکە من شعرێکی خۆم نام بە هەمووی مێژووی بخۆش و بنەماڵەکەش عەلی حەمەد ساڵح تێگەی هەر نایم بەڕاستی تەواو ئێوە کەی پێ ئەوەن کاکە و کە ڕەفیقی من ئێوە عەسڵەن کاکە وەڵڵا بێزم نایە وەڵامی سڵاواتان بەمەوە بە قورئان عەلی حەمەد ساڵح دەیان واسطە کردەوە بۆی ئارام محمەد ئاشکەیتەوە من هەر بە پیاوم نەزانیوی تەلەفۆنە بۆ کردوم لێم هەڵنەگرتووی عەلی حەمەد ساڵح باشە ئەگەر من پیاوێکی خوێڕیم و خراپم بۆ تەلەفۆنم بۆکەی لێشی هەڵناگرم بۆ واسطەیەکەی بۆ ئەوەی قسەم لەگەڵاکەیت ها بۆ چەندین جار خەڵکی ناردووە بۆی ئارام محمەد بێ قسە لەگەڵاکە ئەگەر من خراپم و ئەوەم و ئەلەم بابەتانە ها چەند جار تەلەفۆنی بۆ من کردووە لێم هەڵنەگرتووی عەلی حەمەد ساڵح ها چەند جار یوسف محەممەد هێتە سەرخەت قسەم لەگەڵاکەوت بۆ پیاو نێتە قسە لەگەم ناکات هێتە سەرخەت کە لەگەڵ ماقسەدم و پیاو نێتە لەگەم ناقسە بکە بەڕاستی من کەیوم بە پیاوزانیوە کاکە ئەی هاوار ئێوە کەی ڕەفیقی من کاکە کۆمەڵێ قەلەش و سوال کرد هاتن بە ناوی گۆڕانەوە لە گردەکە خۆتان بەس خاوەنی پارە نەینا یەک ئەخلاقەتان نییە بەڕاستی ئێوە کەی پیاو نییەوە کاکە عەلی حەمەد ساڵح وەڵڵاهی خۆشەویستان چەندین تەلەفۆنی بۆ کردم جواب نەیاوەتەوە دامسوودە بەسەریە چەندین واستەی کردنەوە بۆی لەگە ئارام محمەد قسە بکە کاکە با لە خۆلەکە خۆم قسە بکە تۆ چیدا قسە لەگەڵا کاکە ژیان ئەی هاوار تۆ چیدا قسە لەگەڵا بابەی هاواری و کێ ڕەفیقی من براشینم ئەمە ڕووی زەمانە ڕەش بووە کە من نیم کاتی خۆم بە ئێوە کوژم بە قورئان بەخوا هەست بە شەرمەزارێکم کە باسی ئێوەکەم کورە ئێوە زۆر نزمن ئێوە زۆر پاتاڵن کاکە ئێوە زۆر لاکۆڵانین ئێوە زۆر لومپن و بەرگەراژین بەڕاستی کاکە ئێوە کێشیانی ئەوە من شەقتەنتی هەڵم بۆ خاتری خوا والله عەلی حەمەد ساڵح كان سوێن بەخوا تفی من گوناحە بۆ دەموچاوی ئێوە گوناحە یعنی بۆچی بەرەزی بە تفی پیرۆزی خۆم کەم بۆ دەموچاوی پیس و چەپەڵی ئێوە بەڕاستی بۆچی ئەمەنە بەسە عەلی حەمەد ساڵح لەسەر و ئەمەیشەوە ئەوەی هەموو کەسێک لە من تێبگات من یەک جار شانسان بە هەر کەسێک من لە ژیانمە یەک ڕەدۆسایەتیەکەم دووباری ناکەمەوە یەک جار کە لە کەسێ دڵم شکا بۆ هەتا دڵم لێشکی بۆ یەک جار کە کەسێ درۆی لەگەڵاکردم یەک جار ئەتوانێت درۆ بکە دووبارە ناتوانێت بیکاتەوە بەڕاستی هەر ئینسانێک نزیکترین کەسی خۆم بێ مناڵەکەی خۆم یەک جار شانسی هەیە لەگەڵ منە باشە کە ئەو شانسی لە دەستا دووبارە نابێتەوە ئیتر هەموو کەسی ئارام محەممەد بناسێ بۆیە هەوڵ بدەن کە ئەو شانسە لە دەست نەدەن بەڕاستی ڕەنگە قسەم لەگەڵاکەیتەوە ڕەنگە بڵێم لێو بوراوم بەڵام هیچ کاتێ متمانین بەدەست نایێت جارێکی تر تەنها یەک جار شانست هەیە ئێوە دۆڕانتان لە حقیقەتە
ئێوە دۆڕاندا ئیتر من کاتان ناگرم خۆشەویستە ئەوە کولی قسە باسەکان بوو ئەوە حقایقەکان بوو هیوادارم کە هەرچەندە من کۆمەڵی وشەم ئەم شۆ بەکارهێنا بەڵام مافی خۆم بوو لەبەرەوەی سوکایەتێکی زۆریان بە من کردووە لە دوێنێەوە لەسەر بابەتێک کە بابەتی خودی پەرلەمانە هی خۆم نییە وەڵای ئەگەر وتارێکی خۆم بۆە دژی عەلی بمنووسایە وەڵای هەموو قەی ناکە کاکیجان هەموو حەقیانە بەڕاستی بەڵام وتارەکە هی من نەبوو لە واقع خۆشەویستە من لە پەرلەمانەوە هێنام و بڵاوم کردەوە پەرلەمان خۆی ئیساری کرد خۆی بڵاوی کردەوە خۆی باسی کرد لە پەرلەمانە سەرۆکی پەرلەمان خۆی باسی کرد شکاتەکە خۆیان کردویانە خۆشەویستە من تەنها بڵاوم کردەوە لە حقەتە خۆ من تاوانبار نەبووم کاکە شتێ نەبوو کە من خۆم دروستی کەم و خۆم بینوسم و خۆم بڵاویکەمەوە کەسی بە منیانەوە ئارام ئەحمەدەوە کاکە هیچی من نییە هاوار خۆیشی من نییە کاکیژێ ئەمە ڕاستیەکان بوو هەمووشتان ئەو ڕاستیە ئەزانن ئەوەی کە تەجروبەی لە منە هەبێت لە پاڵتاکەوە هەتا ئەم چرکە ساتە چی وتبێ هەروە دەچووە بە ئەمری ئەو خوایە لە ئەوڵەوە کە شتێک ئەڵێم کۆمەڵی خەڵک جوێنم پێدەن ئەوەکەن دوای 6 مانگ ئەوە یعنی سەر با قسە باسەکەی من وڵی ئارام ڕاستی کرد باشە هەمووی قسە باسەکەیم ئێستا ئاگام لێیە پاراستن هەیە دیفاعی لە عەلی حەمەساڵح کردووە پاراستن ئەناسم بابەتەکان بۆ نردوم دیفاعی لە عەلی حەمەساڵح و لەوانە کردووە باشە چونکە پاراستنە خۆی لە ئەوروپاوە ئیش بۆ پاراستنەکە ئیش بۆ مەسوول بازانیەکە دیفاع لە عەلی حەمەساڵح و چێشوانم بابەتانەکە عەلی حەمەساڵح و شاناز و ئەمە یەن شەڕەکرد کاکە شەڕتان لەگەڵ لە هەوری شەرجەنگی هەیە چاوتان دەرەهەوە بچین لە هەوری شەرجەنگی بیکوژن بکەی مشکلی نەکاکشی داخی بەمنوچ ڕقم بۆ کەس نانێرم و ڕقەمەکەشم بڵاوە ئێشی گۆڵم ڕقەمەکە بەخوا خەریکە هەرگە تاقەتی کوردم هەر نامێنە کاکیجان هەرە بخۆ قوربانی ئێوە زۆر سپاسانەکەم وەسپاسی ئەو بەڕێز و خۆشەویستاناکەم کە هەمیشە متمانەن بە ئارام ئەحمەد بووە ئەوانەی کە دیفاع من لێەکەن بە نووسینێ بە کۆمنتێ ئەوانە هەمیشە کۆمنتەکان ئەبینم و ئێوە جێگەڕێز و تەقدیرن وەسپاسانەکەم کە ئێوە هەمیشە لە بەرەی ناڕازایەتەکانە بە پێوە ماونێتەوە دژی ئەم زوو گەندەڵ و ساختە چێنە خواتان لەگەڵ شەو و شۆگاتان خۆش بێ ئێوە چای من و 1 ساعتە قساکە بەخێر